سڵاو ئەم کاتتان باش من ئەحمەد جێباریم لەولێرەوە لەگەڵتانم چەند ڕۆژێکە لە چەند پارێزگایەکی عراقی بە هەزاران کەس ڕژاونەتە سەر شەقام و داوای گۆڕینی سیستەمی بەڕێوەبردن و هەروەها دژی نادادی لە وڵاتدا و نەبوونی خزمەتگوزاری و دەرفەتی کار خۆپێشاندان دەکەن. ئەم خۆپێشاندانانە دوای چەند شاریکی عراقی گرتوتەوە لە کەرکووکیش با سەدان کەس چوونە بەردەم بینایی پارێزگا داوای گۆڕینی سیستەمی بەڕێوەبردن و هەروەها دژی نادادی لە وڵاتدا و نەبوونی دەرفەتی کار و دامەزراندنیان دەکرد. ئەمە لە کاتێکدایە کە پەیتاوان نزیک دەبینەوە لەگەڵ نزیک دەبینەوە لە هەڵبژاردننی پارێزگاکانی عراق. کوردەکانی عراق بە چوار لیستی جیاجیا ڕەنگە بەشداری لە هەڵبژاردنەکاندا بکەن. بوونی ئەم لیستە کوردیانە تا چەند کاریگەریان دەبێت بەسەر جێبەجێکردنی بەندی 140 دەستوری عراق. ئەمانە کۆمەڵێک پرسیارن و لەگەڵ چەند پرسیارێکی تر ئاراستەی بەڕێز دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری پێشووی کەرکووک دەکەین. دکتۆر هیچ لایەنێکی سیاسی لە عراقدا یاخود هیچ وڵاتێک گروپێک لە پشت ئەو خۆپێشاندانانەوە هەیە؟ بە ئاشکرا کەسی ینی ئیدعایەوەی نەکردووە کەوا لە پشتی ئەم خۆپیشاندانن، بەڵام بە تاکید لە پشتیانەوە هەیە. دەمێکە خۆی گوێت لێ شتێک دروست بووە لە ناو عێراقدا بە ناوی معارەزە وەکو کتلەی حکمە کە سەید عەمار سەرۆکێتی یان کتلەی نەسر کە عەبادی سەرۆکێتی. بە تاکید ئەمانە پێیان خۆشە ئەگەر بەهانی ئەمانیش نەبێت، بەڵام پێیان خۆشە چونکە ئەوان دژایەتی خۆیان بۆ حکوومەتی سەید عادل عەبدولمەهدی نیشانداوە و هەرچەندە خۆشیان لە حکوومەتەکانی پێشوو هەموو دەستیان هەبوو و وەزیریان هەبووە و تەنانەت سەرۆک وەزیران هی نەسر خۆی بووە کە بەڕێز حەیدەر عەبادی بوو، بەڵام ئێستا هەموو خەنە سەر ئەم حکوومەتە کە ساڵێکە هاتووەتە سەر حکوومەت. دکتۆر لە ماوەکانی ڕابردوودا لە سەردەمی ڕێفراندۆم و 16 ئۆکتۆبەر پارتی و یەکێتی ناکۆک بوون، بەڵام لە ئێستادا پێکەوەن لە لیستێکدا بەشداری لە هەڵبژاردنەکانی ئەنجومەنی پارێزگەکان دەکەن بۆ ناوچە کێشە لەسەرەکان. مەبەستمە بزانم سەرنجی بەڕێزت لەسەر ئەو لیستە لەگەڵ ئەمەژە هەر لە زاری جانابتەوە گوێبیستەوە بوون کە بە لیستێکی جیا بەشداری لە هەڵبژاردنەکانی پارێزگای کەرکووکدا دەکەیت. هیچ ڕێگریەک نابینیت لە بەردەم ئەو لیستەدا بۆ داهاتوو ڕێگریەکان مەبەستمە هەر لە هەرێمی کوردستانەوە بگرێت تا عێراق؟ بەڵێ بە نسبەتی هەڵبژاردنەوە طبعاً ئەو لیستە دروست بووە بە ناوی لیستی هاوپەیمانی. ئێستا ئەڵێن ڕێکین و ئەڵێن بە یەک لیست و یەک ڕێزی کوردی، بەڵام لێرەدا بەڕاستی خەڵکی کوردستان و من لێرەدا خەڵکی کەرکووک بە تایبەتی ئەڵێم نازانم تا چەند باوەڕیان بەو یەک ڕێزی هەیە و ئەگەر تەماشایکەی لە پێشتریش کە کورد بە لیستێک دابەزیوە مەسەلەن بۆ نمونە لە 2010 ئەگەر تەماشایکەی ئەو کاتە پارتی و یەکێتی بە دەرەجەی یەک لە لیستێکا بوون، هەندێک حزبی پچکۆلەشیان لەگەڵا بوو، بەڵام ململانێ لە ناو حیزبەکانە هەر هەبوو، لە ناو تاکە لیستە ململانێ هەبووە و لە ناو تاکە لیستیشە ینی وا کراوەکەوە ئەو حیزبە بچووکانە تەنها دەنگەکانیان کۆ بکرێتەوە، بەڵام کەسیان نەیانتوانیوە ئەندامێ بۆ پەرلەمان لێرن چکەمەیەک هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگا لە 2005 نەکراوە. من باسی هەڵبژاردنەکانی پەرلەمانی عێراقەکەم و من دڵنیام لە ناو ئەم لیستەشدا ململانەیەکی زۆرە بێت لە نێوانیانە و حیزبە بچووکەکان لەلایەنە کورتەکەیەوە ئەمێننەوە، بەڵام ڕێکەوتون و خۆیان ئەڵێن ڕێکەوتوینوی و ئەبێ ئەوەی ئەوان ئێڵێن لە بەرچاومانە، بەڵام ئایا خەڵک ڕوا دەنگ بەم لیستە بدا بە تایبەتی خەڵکی کورد؟ لێرەدا ئەوە پرسیارێکی گرنگە و لە ڕۆژی هەڵبژاردنە دەرئەکەوێت، چونکە وەکو ئەزانن ئێوە لە هەڵبژاردننی 2010 پەرلەمانی عێراقا بەڕاستی خەڵک زۆر بە کەمی چوونە سەر سنووقی دەنگدانەکان. سەبارەت بەو لیستەی جەنابەت لیستی ئێمە بەڵێ ئێمەش لیستمانە بێت و ئیعلانی شێکین و هیوادارین خەڵکی تریش بێت لەگەڵمانە، لیستی تر کە بەتەنهایە یان لایەنی تر هەیە لە هیچ لیستەکانین کە ماونەتەوە
تەماشاکەن چیە بێت و ئەو لیستەی کە ئێمە دروستیەکەین ئەبێتە لیستی کەرکووچەکان نەک تەنها لیستی کوردی بەڵکو لیستی کوردیش و عەرەبیش و عەرەبی ڕەسەن و لیستی تورکمانیش نوێنەری ڕاستی تورکمان نەوەکو بە شێوەیەکی پێچەوانەوە. دکتۆر بوونی ئەو لیستە جیاجیا کوردیانە پێت وایە تا چەند کاریگەریان هەبێت بەسەر جێبەجێکردنی بەندی 140 دەستوری عێراق؟ جێبەجێکردنی لیستی 140 دەستوری عێراق بەڕاستی پەیوەندی بە ئەنجومەنی پارێزگاوە نییە، پەیوەندی بە پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراق لەگەڵ هەرێمی کوردستاندا بە حەقیقەتدا لەوەیە و ئەگەر تا ئێستاش کە جێبەجێ نەبووە لە 2005 تا ئێستا هۆیەکەی کەم تەرخەمی گەورەی ئەکەوێتە سەر حکوومەتی عێراقەوە، بەڵام سەرکردایەتی کوردستانیش بێبەش نییە لەوەی کەوا جێبەجێ نەکراوە، بەڵام مقارنەتەن ئیشەکان ئەبێ هەموو لە نهایەتی مەتافدا لە بەغداوە ئەبێ بکرێ، بەڵام دیارە لەلایەنی ئێمەشەوە خۆمان کەم تەرخەمی هەموو لەوەی کەوا فشار بخەیتە سەر پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراق بۆ جێبەجێکردنی. دکتۆر هەر لەسەر ئەو لیستەی ئێوە بەستمە پرسیارێک بکەم، باسی ئەوەت کرد کە ئازادی سیاسی پێویستە هەبێ دۆخی کەرکووک ئاسایی بکرێتەوە تا ئێوە بتوانن لەو شارەدا بەردەوام بن. ئەگەر ئەمە ڕوونەدا یاخود حەشدی شعبی لەو ناوچەیە دەرنەچوو سوپای عێراقی بە هەمان شێوە، چونکە پێشتر پێما بێ یەکی لە مەرجی جانبدەوە بووە کە ئەمە ئازادی سیاسی هەبێ سوپا لەوێ نەمێنێ حەشد لەوێ نەمێنێ تا ئێوە بتوانن بگەڕێنەوە. ئەگەر ئەمە ڕوونەدا ئەڵتەرناتیڤت چی دەبێ؟ ئەلبەتە هەڵبژاردنەکان بڕیارە لە یەکی چوار بێ ئەگەر کاتەکەی نەگۆڕێت. ئەم وەزعی ئەمڕۆ دروست بووە لە بەغدا و لە شارەکانی خواروی عێراقەوە، نازانین نەتیجەکە ێگابێتی. لەبەرەوە جارێ 6 مانگ ماوە بۆ ئەوەی هەڵبژاردن بکرێت. جا ئێمە هەمیشە وتومانە و جارێکی تریژ ئێڵێمەوە بۆ ئەوەی هەڵبژاردنەکان سەرکەوتە بێت، بۆ ئەوەی هەموو تاکە کەسێک مافی ئەوەی هەبێ بە ئازادی بچێ دەنگی خۆی بدا، ئەبێ چەند گۆڕانکاریەک هەیە بکرێت لە کەرکووکدا. یەکەمیان لە هەمووی گرنگتر بەڕێی من ئەوەیە کە ئەو مادەیەی لە قانونی هەڵبژاردنەکانی ئەم ساڵدا دەنگی لەسەردا لە پەرلەمانی عێراق ئەبێ ئەو مادەیە بێتە گۆڕین، چکە ئەو مادەیە دەهاها زاری خەڵک بێبەش ئەکا لەوەی دەنگ بدەن، ئەو کەسانەی کە ئاوارە. من مەقسەدم لە ئاوارەی تەنها دوای 16 ئۆکتۆبر نییە، بەڵکو ئەو ئاوارانەی کە لە زمانی سەدامەوە لە کاتی ئەنفال و گۆڕینی دموگرافی لە کەرکووکیان پێچۆڵ کراوە، بەڵام نەیانتوانیەوە بە هۆیەک یا هۆیەکی تر و ئەم دەنگانە بەلای کەمەوە لە 130 بۆ بینی 130 و 35 دەنگدەرانە لە کەرکووک، دەنگدەری کورد. جا ئەمە ئەبێ بێتە گۆڕین، ئەمە نەیەتە گۆڕین و ئەو کەسانە نەتوانن، معنای وایە کورد بەڕاستی دەنگەکەی بەو شێوەیە نابێت کە ئەگەر ئەمە هەبێت ئەوەش زەرێکی زۆر لە هێزی کوردەدا کە هەڵەبژێڕێ بۆ ئەنجومەنی پارێزگا. ئەمە تەئسیری لەسەر دامەزران نەبێت، تەئسیری لەسەر دابەشکردنی پۆستەکانە بێ، ئەو کاتە ئەمەمان لێ ئەکەن بە ماڵ. هەرچەنە ئێمە لە 2 هەڵبژاردننی 3 هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراق و بە تایبەتی 2014 ئێمە وەکو کورد لایەنی کوردستانی لە کۆی 12 ئەندامی پەرلەمان 8 کورد بووە، بەڵام ئەوان ئەگەر جارێک ئێمە نیوە بێنین یانی وە کەمتر بێنن ئەڵێ ئەها ئەوە ڕاست نەبووە، ئەمە ڕاستە. لە حەقیقەتدا ئەمان خۆیان یعنی زیاد لە 80,000 کەس بێبەش ئەکەن لە دەنگدان لە هەڵبژاردنەکە بەم یاسایە. ئەوە یەک. دووهەم، هێزی سەربازی نظامی وەکو سوپا یان هێزی تر وەکو حەشدی شعبی بەڕاستی ئەبێ بگوازرێنەوە لە ناو شارەکان. ئەمە دژایەتی هیچ لایەنێک نییە. ئێمە کە لە کەرکووک بووین یارمەتی حەشدی شعبیشمان داوە، یارمەتی سوپای عێراقیشمان داوە و لە شەڕ دژی داعش. هەرچەنە جێش سوپای عێراقی نەما، بەڵام ئەوەی مابوو لە ئاخیرا دروست بووە و ئەیویست بێ ئێمە
هاوکاریمان لەگەڵیان ناکرد حەژری شعبیش بە هەمان شێوە بەڵام بوونی ئەمانە لە ناو شارە هیچ تەنها ئەبێتە کۆسپ لە ڕێگای ئەوەی کە خەڵک بتوانێت دەنگی خۆی بدە ئێمە خەڵکیی زۆرمان هەیە دەنگدەرن کە دەنگ من دڵنیام دەنگبان پێ ئەدەن لە ناوچەکانە ئەژین کە تێکەڵە کوردی تایە عەرەبی تایە تورکمانی تایە بەڵام شوێنی دەنگدەریان دەنگدانیان یا سنووقی دەنگدانیان لە شوێنێکی ترە هەر ئەو ڕۆژە ئەتوانن ڕێگەیان لێک بگرن بە ناوی قەدەغەی هاتوو چۆکردن و ئەم شتانە کە نەتوانن بڕۆنە سنووقی دەنگدانەکان یان هەمەرێک لەسەر کۆڵانەکە دائەنن خەڵکەکە ئەو کاتە ینی مجازفە ناکە بەوەی تووشی کێشەیەک بێت و ئەمانە لە ماڵەکەی خۆیان بێ بۆیە ئەمانە ئەم شتانە ئەبێ بێتە گۆڕین و ئەمە تەنها پەیوەندی بە ئێمەوە نییە بەڵکوت پەیوەندی بە هەموو ئەو لیستی هاوپەیمانی کوردستانیە کە دروست کراوە ئەیانەوێ بەشداری هەڵبژاردنێک بکەن کە بە تاکید تۆ ینی بە ئینگلیزیڵە دیسئەدڤانتێج تۆ ینی ئەو ئەدڤانتەجت نییە کە بتانی بە هەموو هێزی خۆت بەشداری تیا بکەیت من بەڕێی منەوە پرسیارێکە ئەبێ زۆر باشی بیری لێ بکرێتەوە ناڵم 6 مانگ ماوە بەڵکو تا ئەو 6 مانگ ئەم کۆسپانە لا ببرێت دکتۆر نەجمەدین کەریم پارێزگاری پێشووی کەرکووک زۆر سپاس سپاس بۆ